لەسەر پرسی ڕۆژاوای کوردستان کورد لە ڕۆژاوای کوردستان چی بکە هزەکانی سووریای دیموکرات چی بکەن لە بەرامبەرە و هەڕەشە و گۆڕەشانەی کە سوپای سووریا ئەحمەد شەرع دەیکا لە ناوچە کوردیەکان ئەو ناوچانەی کە بەدەست هێزەکانی سووریای دیموکرات و ئێلانی کەم کورد ئەبێت چی بکە ئایا بکشێتەوە یان شەڕی یەکلاکەرەوە بکە یان چۆن مامەڵە لەگەڵەوە پرس و دۆخەیە بکە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگرانز نەوزاد توێژەری سیاسی لە واشەوە لەگەڵمانە کاگران سڵاو لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان خوێندنەوە چییە بۆ و ئەوەی هەم لە ئەشەفیە و شێخ مەقسوود ڕوویدا و هەمەوە ڕەشانەی کە ئەحمەد شەرع لە ناوچەکانی دیکەی ژێر دەسەڵاتی سەدەی دەکا کاکڕاکو سەرەتا بە جوگرافیای ئەو ململانەیە بزانیت تا سووریا بەگشتی وەکو بڵێ ڕووباری فورات هەیکاتە دوولێتەوە 125 سووریا ئەکەوێتە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات بڵێ نزیکەی 175 لە ڕۆژاوایە لە ڕۆژهەڵاتی فورات لەوێ هەسەدا حکومەکات بێزگە لە هەندێک ناوچەکە تورکیا داگیری کردووە ئەو زۆنە پێڵن زۆنی ئەمریکا بەڵام هەسەدا بەهۆی سێ فاکتەرەوە شەڕی داعش هەروەها جۆرێک لە ڕێکەوتون لە یەکتێگەیشتن لەگەڵ رووسیا و بەشار ئەسەد لە هەندێک ناوچەی لە ڕۆژاوای فورات دەسەڵاتی هەبوو زیاتر لە ناوچەی حەلەب بوو بیرمانە چێ عەفرین خۆشیەکەوێتە ڕۆژاوای ڕووباری فورات کە بەشێکە لە پارێزگای حەلەب ئەو دوو گەڕەکە شێخ مەقسوود و ئەشرەفیەوەی کەستەش لەوانێ شەڕی لەسەر بێت دێر حافر هەمووی بەشێکن لە حەلەب لەم ڕۆژاوای فوراتە هەسەدا ئەبێ بزانیت بە سێ فاکتەر لەوێ بۆ ئاماژەم پێکرد داعش کە نەماوە رووسیا و ئەسەدش کە نەماوە بەو سێ فاکتەرە کە لەوێ بوو هیچی نەماوە بۆ دەسەڵاتی هەسەدا لە ڕۆژهەڵاتی فورات بڵێ لە بەری قامیشلۆ و حەسەکە و ڕقاتاک و دێرە زۆر ئەلەوێ پشتگیری و هاوکاری ئەمریکای هەبووە کەواتە ئەو زۆنە هەسەدە زیاتر پشتی بەچێ بەستووە بە ئەمریکا ماوەتەوە لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوای فورات بە سێ فاکتەری وەکو داعش و بەشار و رووسیامان هیچیان نەماوە کەواتە زۆنی ئەمریکاش نییەوە لە سەرەتاشەوە ئەمریکا بەنا ڕاستەوخۆ سەرچاوی ئاماژە بۆواکە بە هەسەدەی تو ئەگە بچیتە ڕۆژاوای فورات دەتوانیت بەڵام لە کاتی شەڕە من ناتوان پارێزگاری لێ بکەم چونکە ئەو کاتە ڕاستەخۆ کەوێتە بەرامبەر تورکیا ئێستا کە ئەو سێ فاکتەرەی ئیمانەوەی دەسەڵاتی هەسەدە نەماوە لە ڕۆژاوای فورات تورکیا و جۆلانی بە فرسەت ێزانن کەیانەوێت دووری خەنەوە بۆیە من تقریبا پێش کەوتنی ئەسەد لە چەندان نووسین و لە چەند مقابلە ڕەنگە لەگەڵ جەنابیشتە ئاماژە بۆ کورتبێ بە تایبەتی لە شێخ مەقسوود و تەڕ ڕەفعەت و ئەشرەفیە کەمانە تەنانەت دوایەوەی کە تورکیا شاری بابی گردەلباب لە سووریا ناوچەی دەسەڵاتی هەسەدا دابڕا لەو ناوچەی کە دووگەڕەکەکەی حەلەبی لێ و لەگەڵ تەڕ ڕەفعەت لەو شوێنانە شەڕ ناکرێت بۆ چکە زۆنی ئەمریکا تەدەخول ناکات گەمارۆژ دراوی چۆن لە ڕێگای هاوکاری لۆجستی ناگات لە هەسەدەوە بۆ ناوچانە کەواتە تۆ گەمارۆ دراوی هێزی ئاسمانی شت نییە ئامەتەن کە تۆ شوێنێکت گەمارۆ درێ بێت دەوروبەرەکەی بە چی پاک بکەیتیان ڕێگای بکەیتەوە بە هێزی ئاسمانی هێزمی ئاسمانیت نەک نییە بەڵکو دوژمنەکە تێتی چکە تورکیا هێزی ئاسمانی بەکاردێنێ بۆ هاوکاری جۆلانی ویا لە سەرەتاوە پێمابوو لەو ناوچانە بە تایبەتی لەو دووگەڕەکە شەڕکردن هەڵە بوو زۆر هەندێک هەڵەشێ کاگڕاکۆ نابێت پێی بڵێن تەنیا هەڵەیەکی سیاسی کوردێکی زۆر ئاوارە بۆ کوردێکی زۆر کوژراوە کەمە هەڵەیەکی سیاسیە چێتە ئاستی ئەتوانین پێ بڵێن بەرپرسیارەتێکی ئەخلاقی و لەتەوەی برامەر کە گەلەکەت ئێستا لە دێر حافر ئەگەر ئاگا لێ بە دوێنش دیسان ڕێی خۆموت لە دێر حافر جیاوازیەکەیە لە ڕووی سەربازیەوە جیاوازیە کە ماڕوو نەدراوە جیاوازی بینی دێر حافر لەگەڵ ئەو دووگەڕەکەی شێخ مەقسوود و ئەشرەفیەوەیە ئەمە گەمارۆ نەدراوە بەڵکو لە ڕۆژهەڵاتەوە ڕاستەخۆ بەسراوەتەوە بۆ ناوچانی کە لەژێر دەسەڵاتی هەسەدەیە لە ڕووی سەربازیەوە کرێ شەڕ بکرێ بەڵام ئایاش ئەگەر شەڕ بکرێ بێ بە جدی شەڕ بکرێ نەک دیسانە چەند ڕۆژێ شەڕ بکەیت و بکشیتەوە بە شەڕ چونکە بەگشتی کشانەوە لە ڕێی دانوستانێکی سیاسیەوە زۆر زیانی کەمترە کرێ سوود شیە بێت لایانی کەم کەس ناترێ بە کوشت بگەڕیت باشە لوی کە بە شەڕ و بە سەربازی باشکەس بێنیت تۆ تەماشای کورد کە
لە شرەفیە و لە بەوەی ڕووداوەکانی و دووگەڕەکەی حەلب تووشی چۆن بڵێ بێهیواییەک بووە لە ڕووی دەرونی و تێکشکە چکە شکستی سەربازی لێکەوتەی زۆر گەورەیە بێت چ لە ڕووی دەرونی و لە ڕووی نەتەوایەتیەوە باشە جوگرافیەکە کاغڕنج تێ ئێستا باسی واکەین بە بڕوای تۆ ینی کورد یا هێزەکانی سوورای دیموکرات لە دێرحافر بکشێنەوە ئەحمەد شەرع بۆ دەوەستێ ینی ئەگەر لەوێش بکشێنەوە یان ئایا لە ڕووی جوگرافیەوە یا جیۆسیاسیەوە دێرحافر و ناوچانە ناوچەیەکی هێندە بێ باەخن کە کورد لی بکشێتەوە وا بە ئاسانی هەندێک دەڵێن ئەوێ جۆرێکە لە سەبەتەی خۆراکی بۆ ناوچە کوردیەکانی ترکە لە ڕۆژهەڵاتی فرات یا خۆت سەرچاوی وزەی کارەبا و ئاون بۆ ئەو ناوچانە ئایا هەروە بە ئاسانی لە دەستی بی؟ بێگومان خۆی حەلب بەگشتی کاگران کۆش چۆن بڵێت کرێت بە دڵی سووریا دامەزرێت بە تایبەتی ئەفرین کە لە دەستمان بە تورکیا داژری کردووە تەڕەفات گرنگ بۆ من بێت گرنگ بوو بەڵام دوو گەڕک گرنگ نییە بەڕاستی ئەو دووگەڕەکە چکە شوێنێکی نیشتە جێبوونیشە پێویست ناکە شەڕ بچێتەوە و شوێنە بۆیم لەگەڵ کشانەوەی دەبێ بزانانی ئەمە لەگەڵ چێشە شەڕەکەین ئەمەی جۆلانی جیاوازەکەی چیە لەگەڵ ڕژێمەکانی پێشووی بڵێ عێراق کۆمانە ئەمانە داعش و قاعدانی تیرۆرستن و داگیرکەریشن بێنە بەچاخۆ سەدام و وەردوگانوانە قاعدەش باین وەکو بڵێ لە ئاستی بنلادن و ئەبوو بەکری بەغدادیوانە باش ئەمەی کەسە سووریا حکومەکە لە جۆلانی خۆیەوە تاکو بچووکترین سەربازی تیرۆرستن ئەمە ڕێی من و تۆش نییە تا ئەحمەشا تا چەند مانگە پێشستا ئەمریکا و لە لیستی تیرۆری ئەمریکا و لە تەنانەت لە تورکیاش تیرۆرست بوو ئەمانە هێ چۆن بڵێ تیرۆرست نوزە داگیرکەریشن شریعەتێکی نێو دەوڵەتیان وەرگرتووە جارێ بۆ ماوەیەکی ڕەنگە کاتیش بێت تر کاتیبیان بەردەوام بێ بەڵام تیرۆرست نەبێ بزانین لەگەڵ چیا شەڕەکەی ئەمانە بێزگەلەوەی کە عقلەتێکی داژیکاریانەیە تۆ سێریکە لە شێخ مەقسوودانە چۆن شەڕیانە کرد لەگەڵ دروستەکان چۆن شەڕیانە کرد ئەم تیرۆرستانە هیچ بەهایەکی ئەخلاقی سیاسی مرۆیان نییە ئەین کەسانێکن دابراون لە ئەخلاق هەر بە خوێنەژێن بۆیە کاتێک کە شەڕ لەگەڵەمانەیەکە بێ بزانین لەگەڵ چیا شەڕەکەی ناکرێت مەدەنی بەجێ بێڵی بۆ وحشیانە لە دێر حافرمش پێم وایە ناوچەیەکی زۆر گرنگە هەر بۆیە تورکیاوانە شیانوێت کورد لە ڕۆژاوای فرات دەرکەن چۆن ناوچەیەکی گرنگە بەڵام بۆ مەسلەی نەوت و گاز و سەلەی خۆراکی ڕاستی کۆی سووریا پشت بە ڕۆژهەڵاتی فراتە بەستێ بۆ ئەوە نییە بڵین دێر حافلە دەست بدەین ئەو کارتانە دەسەدەین چکۆ کارتانە زۆربەی هەر زۆری لە ڕۆژهەڵاتی فراتە پێم وایە لە دێر حافریاوە تا شەڕ بکرێت شەڕێکی قوڕس چکە بیرمانەچێت لەو دووگەڕەکە کورد بە ناو ئاسایی شۆ شەڕیە کرد لە دێر حافر هەسەدە ڕاستەخۆ خۆی شەڕەکات شکستی سەربازی کە هەسەدە ڕاستەخۆ تووشی بێت لەگەڵم داعشانەیە بێگومان لەوانێت دوای هەفتەیەک و زوو کەنە سەر ڕۆژهەڵاتی فرات بیشمانەسێ پشتگیری ئەمریکا پشت بەوە بەسێت کە تۆ شەڕەکەیان بەهێزی لە ئۆکراینە بینیمان ئەمریکا دوای سێ ڕۆژ هاوکاری نردووە بۆ ئۆکرانیا چونکە گەر شەڕنەکەی تاوکاری ناکرێت یان زوو شکست بێنی لە دێر حافرەوەتیانە بە شەڕ بکرێت تاکۆی کە دۆخی سووریاگەنی تە شەڕی ناوخۆ ناچارە بێت بۆ دانوستان بگەڕێنەوە یانەوە تا بە کشانەوەی سیاسی بکە نەک هەفتێ شەڕکەیت و بکشیتەوە دوای باشە کاغرنس ینی خۆ ئەمەژت بۆش کرد ینی کشانەوە یان شەڕ بعدی نەفسیشی هەیە بعدی دەرونیشی هەیە بعدی ینی هەست بە تێکشکانەکەی ینی بۆ نمونە لە حاڵەتێکی وایە گەر کورد بکشێتەوە لە دێر حافر کاریگەری وای نابێ هێزەکانی با بڵین ئەحمەد شەرە خۆیان بە سەرکەوتوو بزانن و هێزەکانی سوورای دیموکرات وەکو جۆرێک لە دۆڕاو ببینرێن هەر ئەمەوا بکە ینی نەوەستن لەوێدا بە دوایان بکەون و بپەڕنەوە بۆ ڕۆژهەڵاتی فرات بەڵێ خۆیارە بێت جارێ شەڕێکی گەورە و ڕاستەقینە هەرماوە ئەی شەڕی مانوونەمان لە ڕۆژاوای کوردستان هەرماوە ئەگەر ئێستا شڕ نەدات من تقریبا پێمابێت لە 2016 15 ئاماژەم بووانە شەڕێکی یەکلاکەرەوە لە ڕۆژاوای کوردستان ماوە چونکە تورکیا و سووریای ئەسەدی بێت و چەند تیرۆریستانە لەگەڵەوەیان کە ڕۆژاوای کوردستان بگەڕێتەوە بۆ لە ناوی بەرن دۆخی سووریا بگەڕێتەوە بۆ 2000 پێش 2011 ئەلەمەی دێر حافرەکە بشکەم بێگومانە هەندانێکی ترە بەڵام من پێم وایە لەگەڵ شەڕان بەڵام شەڕێک کە چەند مانگێ بخێنێت زیانێکی گەورە بەردەم سوپا تیۆریستیە بدرێت ئەگەر چەند ڕۆژە شەڕ کرێت و بکشینەوەمیان خراپ من لەگەڵەمەیانانی بۆی ئەگەر بە ئەگەر ئەکرێت هەستە دەڕەنگە خۆی باش بزانێت و زۆنەش سەر بە زۆنی ئەمریکانیە
شەڕی ڕاستەقینەوەک لای کەرەوە با لە ڕۆژهەڵاتی فڕات بکرێت بۆ ئەو کاتە ئەتوانرێت گلەیی و داواکاری لە ئەمریکاش بکرێت کە زۆنی ئەمریکایە ئەگەر ئەمریکاش بەشدار نەبوو لەو ڕۆژهەڵاتی فڕات شەڕێکی مانوونەمان بکرێ بە چکە حەلی سیاسی نابێت بەڵام ڕەنگە ڕێککەوتنێکە بوو بێت لە پاریس کە هەسەدا لە ڕۆژاوای فڕات دەکرێت ئەمریکا تەدەخل نەکات خۆی ئەمریکا سەرەتا شتێتی لە ڕۆژاوای فڕات تەدەخل ئەلینا کۆزی بەڕێوبەری گشتی تۆڕی شەمس یان تەلەڤیزیۆنی شەمس کە دیدارێکی لەگەڵ ئەحمەد شەرع ساز کردبوو و ڕێیان گەیان کە گوایە ئەبوو پێرێ وارە سەعات حەوت چاوپێکەوتنەکە پەخش بکرێ پەخش نەکرا دوێنێ ئەلینا کۆزی بەڕێوبەری تەلەڤیزیۆنەکە بەڕێوبەری تەلەڤیزیۆنی شەمس کە خۆی دیدارەکە ئەنجامدا بوو دیدارێکی ئەنجامدا دەڵێ بۆچی چاوپێکەوتنەکەمان پەخش نەکرد دەڵێ لەلایەن سەرکردەیەکەوە پێمان وترا کە ئەحمەد شەرع دەیەوێت چاوپێکەوتنێک ئەنجام بدا و لەگەڵ تەلەڤیزیۆنێکاک بۆی هاوسۆزی بۆ کوردەکان دەرببڕێ دەڵێت کە چوون بۆ چاوپێکەوتنەکە ئەحمەد شەرع زۆر تون بوو زۆر تونتر بوو لەوەی کە چاوەڕێکرا ینی کورت و پوخت دەڵێ قسەیەکی خێری نەکرد کە ڕووە و هێوربوونەوەی دۆخەکە بێ بەڵکو وەرە هەڕەشەی دەکرد دەیوت ڕێگە بە هیچ هێزێک نادین لە دەرەوەی سوپای سووریا و ڕێگە بە هیچ میلیشایەک نادەین و سووریا یەک سووریایە هیچ هێزێکی دی ینی قسەکانی دەڵێ یەک پارچە هەڕەشە بوو بۆیە چاوپێکەوتنەکەمان بڵاو نەکردەوە قسەی من لەسەر ینی ئەو نوقتەیەیە کە هێشتا ئەم کابرای هەڕەشە دەکا و بڕوای بەوە نییە کە هێزی دیکە هەبێ بڕوای بەوە نییە هەرێزەکانی سووریای دیموکرات بە هیچ شێوازێک هەبن نەگەوەی بڵین لە دێر حافر بە هەبن و لە ڕۆژاوای فورات بە نەمێنن نابێ کومان کاک ڕاکۆم کابرایە حەزەکەم بزانی کودەتای بەسەر داعشا کرد بەسەر قاعیدەیە کردوێت اینجا لە ناو جەبەی نووسرا هاوڕەکانی خۆیە کوشت ئەمە باوەڕی بە هیچ نییە بۆ نمونەگەر باوەڕ کە ئیسرائیل و ئەمریکا نەبێ ئەوەی کە چۆن بڵێ دقاتی بەشار ئەسەد خەڵکیە کوشت یعنی لە دێرە زوو لەگەر لە سوێدا لەگەر دروستەکان ئیسرائیل تانە بەر بەژەوەندی خۆشی ئیسرائیل تەدەخلی نەکردا باوەڕ کە نیوەی دروستەکانیە کوشت جەمە باوەڕیان بە کەنیزەکی ئەمانە کەسانێکی زۆر خەتەرە لەگەڵ تیرۆریستێکی زۆر نائەخلاقی زۆر توندڕە و مامەڵاکی بەشێکی زۆر ئینتیحاریە باوەڕیان بە کەنیزەکەیە باوەڕیان بە سەربڕینیەوە هەیە کە لەگەڵ خۆیانە نەبێنجە لایەمان هەموو کەسش کافرە بێزگە لەو فکرە تیرۆریستی خۆیان هەموو کەس بۆنەوە داعش و جەبهەت نوسرە بە یەکتریان وت کافر و سەر یەکتریانە بڕی ئەنجەمە چۆن تۆ لەگەڵەمەیە مامەڵاکیت ئێستا هەر چۆنێ بێت لەبەر ڕێگرتن لە میلیشیاکانی ئێران بۆ کردکردنی هیلالی شیعی تیرۆریستی تانەواش تیرۆریستێکی تر نێمەگە دوو تیرۆریستە هیلالی عوسمانی تیرۆریست لەگەڵ هیلالی سەفەوی ئێرانی تیرۆریستە مامەڵاکن هیلالی تیرۆریستە شیعەکە لە سووریا شکێنرا بۆی بیشکێنی دەبێت بە تیرۆریستەکان بیشکێنی بەم تیرۆریستە سونانە بە هیلالی عوسمانی تیرۆریستی بۆ نمونە لە ئێستا لەبەر ئێران پشت بەما بەستن جارێ یان شەرعەتێکیان داوەپی بۆیە کوردێ بە زۆر ویلا بێ چونکە ئێستا شەرعەتێکیە تۆ سێری کە بەیاننامەکانی ئەمریکا بەڕاستیە تا قسە گلەیەکی لەو تیرۆریستە نەکردووە بۆ ئیشیان پێێتی بەکاری دێنە کاتی خۆیان تیرۆریستانار بەکار ئێران دژی سۆڤێتیان بەم تیرۆریستانە کەوت لە ئەفغانستان دووبار هەمیسانەوە تیرۆریستانە بەکارهێنرێنەوە چونکە گروپی شەڕکەر و کە هیچ بەهایەکی نەبێ وەکو گەمژەشن زۆر بەکاردێن و دوایی بە فڕۆکە هەر هەمویانە کوژدێنەوە بۆیە بە هیچ شێوازە باوەڕی بە کوردێ نە بە عەلەوی هەیە تەنها باوەڕی بە سونەش نییە کاغرنج هەندێک بۆ نمونە ڕەخنە لەوە دەگرن یان دەڵێن ئیسرائیل کوردی فرۆشت ئەمریکا کوردی فرۆشت تۆ پێشتر ئاماژەت بەوە کرد ئەو ناوچانە ناوچەی سنووری دابەشکراوی ئەمریکان نەبوون بەڵام ئایا دەڵێن ئیسرائیل بۆ دروزەکان ئامادە بوو بینای سەرۆکایەتی سووریا بەردومان کە بەڵام بۆ کورد چگە لە هەندێک لێدوانی وەزیر و لێرە و لەوێ پەرلەمانتارێک لێدوانی هاوسۆزی هیچی بۆ کورد نەکرد پێ دوایە ئیسرائیل ینی هیچ بۆ کورد بکە یان لە بەرامبەر چیە ئێمە دەتوانین هاوسۆزی ئیسرائیل لەوێ بەدەست بێنین کاگڕاکواز بینەرانش با بزانن لە سیاسەتە چەمک و بۆ نمونە لە پزیشکیە چەمکی خۆی هەیە لە سیاست کۆمەڵێت چەمک و بەها جیاوازەیە فرۆشتن خیانە درۆکردن ئەمانە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە بینی هاوڕێ لە بینی دوو عەشیرەت لە بینی خزمەتی ئەم چەمکانە لە ئاستێکی کۆمەڵایەتی ئەخلاقیە بەکاردێت لە بینی دوو دەوڵەت چی ئیسرائیل درۆ کات یان درۆ ناکە
یان بۆ نمونە خەڵکە فرۆشیان خەڵک نافرۆشێ بەرژەوەندیەکی هەیە بۆ نمونە و بەرژەوەندیی پێویست کە ئەمریکاشە فرۆشێ تۆ بۆ نمونە ئەو ئەمریکا لەم 30 ساڵە چەند شەڕی لە ناوچەکەیان کردو لە یەک شەڕە ئیسرائیل هاوپەیمانی نەبووە ناتۆتە شەڕەکانەوە لەوەی عێراق نەهات لەمەی شەڕەکانی داعش نادەنەوە تویەک نهاتە پاڵ ئەمریکا هیچ کۆمەڵی ئامانجی خۆی هەر دەوڵەتێک ئەمە بۆ تورکیا ڕاستە بۆ ئەمریکا ڕاستە ئەو ئامانجانە بە کوردێنە دی تۆ لەگە کورداڵی من هاوپەیمانیان و یارمەتیانەدەم ئەگەر بزانی کورد لە شوێنێکە بێدەنگبی لە تاوانێک کە برامەر بە کورد دەکرێت ئەوە تۆ بێدەنگەبی بەرژەوەندی خۆت مویمە کورد شەبێ واسێرکە لە سیاسەتە دین ئەخلاق ویژدان ئابووری ئەمانە هەر هەموو وەکو بڵی کلاشکۆفێکن وەکو بڵی ئاربیجیەکن بەکاردێن بۆ هەدەفێت دین کاتێ پێویستە بۆنە تورکیا وێران دینەکە بەکاردێنن وەکو تان وەکو سەرباز بەڵام کاتێککە پێویستیان پێنابێت چییە یەکسەر هەرچی ئاەتی قورانشەیە ئیسڕن و حسایی بۆ ناکەن دێن مزگەوتی کوردی مسلمانە ڕوخێنن کوردی مسلمانە ناماڵەکەیە کوشن لە کاتێکە بۆ چکە لەو کاتەیە بەرژەوەندیەکەیان ئەڵێگە بە پێی قورانیا بە پێی دینەکە بڕۆینە بێ بۆستین دینەکە فەڕێ دەنەوەوان ئامانجێک تێتەوە ئەو ئامانجە دین بەکار هات بەکاری بێنە بەکار نەهات لای بە شتێکی تر بێنە ئەم ئەبێ لەگەڵ دەوڵەتە بەم شێوازە مامەڵە بکەی ئەمریکا کۆمەڵی ئامانج و بەرژەوەندی هەیە ئێتر کورد جاروای لە هەندێک لە مامانجانە لەگەڵایەتی بێتە هاوپەیمانی جاروایە جۆلانی تیرۆریست لەگەڵایەتی ڕێ بە جۆلانیەدا دژی کورد دەبێت لەم تێڕوانینەوە لە سیاسەتە هەندێک کەس هەڵەیە وازان سیاست بێخلاقیە سیاست نە ئەخلاق نە بێخلاقیە پێوەری ئەخلاق پێوەرێکە بۆ ڕێخستنی پەیوەندی چەند گروپێکی مرۆیی بێکۆل کۆمەڵایەتیە لە بینی برادایەتی خزمایەتی لە ناو خێزانێکە لە بینی چەند عشرەتێکە هەیە لە بینی دوو دەوڵەتان نیە ئەمە خۆمان دەوڵەتمانە بۆیە تۆ سێریکە دایم چەمکی کۆمەڵایەتی چەمکی نادەوڵەتی بەکاردێنین بۆ سیاست لە سیاستە سیاست نە ئەخلاقیە نەبی ئەخلاقیە پێوەرەکە بۆی نابێت سەوەکو لە پزیشکی هەندێک شت بۆ نمونە ئافرەتێکە چ وەلای دکتۆرێکی پیاو ناکە بە پێوەری ئەخلاقی تۆ سێریکەی بڵێەوە نەزەڕی کردەوە دەستی لە لەشیدا بۆچکە بوارەکە ئەخلاقێکی تری هەیە لە سیاسەتە لە بین دوو دەوڵەتە ئەخلاق جیاوازە لەوەی کەمە تێگەشتنە من پێم وایە ئیسرائیل لەگەڵ ئامانجی چۆن بڵێ ئامانجی گەورەی ئیسرائیل بە دێنانی دەوڵەتی کوردی بێتە دی ئاشکرا بانگەشی بۆ کات و یارمەتی شێدا ئەگەر دەوڵەتی کوردیان سەربەخۆی کوردستان زیانی بۆ ئیسرائیل هەبێ بە دڵنیایەوە چێتە پاڵس ئێران و تورکیا دژی کورد چکە بەرژەوەندەکە بێت بکەیتە پێوەرە من گلەیشتش نابێت کورد دەبێت خەمی خۆی بخوا ئەبێ خەریکی ئەوە بێت لە چ کاتێکە شەڕکە لە چ کاتێکە ئیسرائیل لە بەرژەوەندی کورد و تۆ لەگە ئیسرائیلە بە سعودیە لە بەرژەوەندی کورد بوو لەگە سعودیە بە نەک لە بەر ئیسرائیلی جووە بەڵام سعودیە بۆ نمونە مسلمانە هەرچی بکام لەگە مسلمانەکەیە بە دین لە سیاسەتە بێزگەل لە کەرەستەیەکی بۆ ئامرازێکی وەکو تانک وەکو هەواڵگیری هیچی تر نییە ئەخلاقش بە هەمان شێوە سپاس دەکەم بەڕێز کاگڕنج نەوزاد توێژەری سیاسی لەوە شۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت بۆ خوێندنەوە و شیکارەکانت زۆر سپاس